تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. بەڕاستی خوا لە بەرامبەر بەهەشتدا گیان و ماڵی ئیماندارانی کڕیوە. ئاەتەکە ئەوە دەگەیەنێت کە خوای گەورە ئامادەیە بەکرێ و پاداشتی باقی گیان و ماڵی فانی ئیمانداران بکرێت. بەڵێ کڕیاری ماڵ و گیانی ئەوانە، بەڵام لە ئاخیرەتدا بەهەشتیان پێدەبەخشێت. بەڵام وەکو دەبینرێت لێرەدا لە ڕیزبەندیەکەدا گیان پێش ماڵ کەوتووە، چونکە لە ئاخیرەتدا زیاتر نەفسی ئینسان گرنگە. ئەو ماڵی کە لە پێناو خوادا بەکارهێنراوە و بەم هۆیەوە نرخ و بەهای پەیدا کردووە دواتر دێت. واتە ئەگەر من نەچمە بەهەشتەوە یان نەتوانم بچمە بەهەشتەوە، ماڵ کە تەنها یەکێکە لە ئارایشتەکانی بەهەشت چ مانایەکی هەیە؟ بۆ دەرخستنی ئەم ڕاستیە بە پێچەوانەی زۆربەی ئاەتەکانی ترەوە لێرەدا گیان پێش ماڵ خراوە. هەموو ئەو شتانەی بە شێوەیەکی کاتی بە مرۆڤ بەخشراون بە گیانیشەوە لە ڕاستیدا مڵکی خوان، یەکەم بەدیهێنان و پاشان بەخشینی هەموو ئەو هۆکار و ئامرازانەی کە بۆ بەردەوامبوون پێویستن ئیحسانێکی جەبریە. ئەوەش ئەم ئیحسانانەی کە لای ئەمانەت پارێزدانراون بە جۆرێک مامەڵەیان لەگەڵ دەکرێت وەک ئەوەی مڵکی ڕاستەقینەی خۆی بن ئیحسانێکی دیکەی دووهەمە. داواکردنی کڕینەوەی ماڵ و مڵکی ئەمانەت پارێز کە بەسپاردە لایدانراوە وەک ئەوەی مڵکی ڕاستەقینەی خۆی بن و بەخشینی هەزاران قاتی نرخەکەی لە بەرامبەردا لە کاتێکدا کە ئەم ماڵ و گیانە هێندە کەم و کورت و کاتی و فانین ناتوانین بۆ هەتایە خاوەنیان بین. لطف و ئیحسانێکی وەهایە کە هیچ سەخاوەتمەندیەک لە سەرویەوە نییە. ئەمە کەرەمێکی وەهایە کە ئەگەر نەبێت یان ئەمانەت پارێزەکان سپاردەکانی دەستیان بە ئاراستەی هەوا و ئارەزووی خۆیاندا بەکاردەهێن و خیانەت لە خاوەن مڵکی ڕاستەقینە دەکەن، یان دوای بەسەرچوونی ماوەی ڕاستپاردەکان لە ناو دەچن و بۆ هەمیشەیی لە قازانجی بازرگانیەکی پڕ لە پیت و بەرەکەت بێبەش دەبن. بەڵێ کاتێک کە بەڵێننامەیەکی لەم جۆرە کە لوتفی لێ دەچۆڕێت دێتە دی، گیانە فانیەکان جێی خۆیان بۆ بوونە هەمیشەییەکان جێدەهێڵن و پاشان کۆچ دەکەن. شتە دنیاییەکاتی و ڕاگوزەرەکان لە دنیا نیعمەتی بێسنوور بەرهەم دەهێنن. دنیایەکی سێڕۆژی بە وێنەی تۆ و دەخرێتە ژێرخاکەوە و فیدا دەکرێت، بەڵام لە جیهانێکی هەمیشەییدا چرۆی بەهەشتەکان دەردەکات. ویست و ئارەزوەکانی نەفس بە شێوەیەکی هاوسەنگانە وازیان لێدەهێنرێت. لە بەرامبەریدا ڕەزامەندی خوا بەدەست دەهێنرێت. کاتێک هەموو ئەم ئاڵ و گۆڕانە ڕوودەدەن حساب بۆ ئیرادە و هەڵبژاردنی ئینسان دەکرێت. ئەمەش نرخ و بەهایەکی زۆر گەورە و مەزن بە ئیرادەی مرۆڤ دەبەخشێت. هەموو بابەتەکەش لە شێوەی ئاڵ و گۆڕێکی بازرگانیدا خراوەتە ڕوو، هەتاوان نەزانرێت بە زۆرەملێ ئەو شتانە لە ژێردەستی ئادەمیزاد دەردەهێنرێن. بەڕێوەچوون و جێبەجێکردنی ڕێکەوتنێکی ئەزەلی لەم جۆرە هێندە مرۆیی و جیهانی و گەردونیە کە هەم لە تەورات و هەم لە ئینجیل و هەم لە قورئاندا باس کراوە و بە شێوازی جۆراوجۆر هەڵوێستەی لەسەر کراوە. ولو يعجل الله للناس الشر استعجالهم بالخير لقضي إليهم أجلهم فنذر الذين لا يرجون لقاءنا في طغيانهم يعمهون. ئەگەر خوای گەورە هەروەک چۆن خەڵک خێرا و بەپەلە داوای خێر دەکەن ئاواش خراپە و شەڕی پێ ببەخشینایە، دیارە دەمێک بوون نەدەمان. ئێمە لەوانە واز دێنین کە حەز بە دیدارمان ناکەن، با هەر لە سەرکێشی خۆیاندا سەرگەردان بمێننەوە. سوورەتی یونس. ئەوەی کە خوای گەورە دوعا شەڕەکان یەکسەر قبول ناکات لە ڕاستیدا لوتفێکی گەورەیە بۆ ئێمە. ئەجینا هەموو کات دەگونجێت سەبارەت بە خۆمانیان کەسانی دی بە دوعاکانی وەک گیانم دەربچێت، خوا لە ناوی بەرێت، لە زارمان دەربچن، بەڵام خوای گەورەی حەلیم و خاوەن کەرەم لە قبولکردنیاندا وەکو ئێمە پەلە ناکات. بەڵێ گەر هەموو دوعایەکی گیرا بکردایە هەمووان لە ناو دەچوون. جاری واش هەیە دوعاکە دەکەوێتە کاتێکی وەهاوە کە خوای گەورە فەرموویەتی لەو کاتە دیاریکراوەدا بەندە هەر چیەکم لێ داوا بکات دەیدەمێ. جگە لەمە
ئەمە تەنها دوعای زارەکی ناگرێتەوە، بەڵکو دەکرێت دوعای کرداریش لەخۆ بگرێت، کەواتە ئەو کردارانەش کە لە کاتی گیرابوونی دوعادا دەکرێن دەگونجێت لە چوارچێوەی دوعادا متاڵا بکرێن. هەر بۆیە ئینسان پێویستە هەمیشە ئاگای لە زاری بێت. خۆی لە خۆیدا پێغەمبەری خوا لەم فەرمودەیەدا بەم جۆرە ئاگادارمان دەکاتەوە: دوعای شەڕ لە خۆتان و منداڵەکانتان و ماڵ و مڵکتان مەکەن، لەوانەیە بکەوێتە کاتی گیرابوونی دوعاوە و وا ئەوەش قبول بکات. لە کاتێکدا کە ڕاستی بەم شێوەیەیە، کەچی هەندێک کەس وەکو ئینکاریکردنی پێغەمبەران یان میراتگران یان و سنگ دەرپەڕاندن لێیان وتویانە: وإذ قالوا اللهم إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. لەوانەیە هەندێک لە دەمی بێتاقەتیەکی کاتیدا یان لە کاتی هێرش و دەستدرێژی دوژمناندا ئارام نەگرن و یەکسەر داوای شەڕ بکەن. لە حاڵێکدا خوای گەورە لە وەرزی تایبەتی خۆیدا ئەو خراپەکارانە سزا دەدات. کەواتە ئیمانداران پێویستە لە هەمبەر ناڕەحەتیە کاتیەکانەوە دان بە خۆیاندا بگرن و لە کاتی دوعاشدا دوعا بۆ هەڵگیرانی بەڵاو موسیبەتەکان بکەن. جگە لەمە دەبێت دەستدرێژی دوژمنانی دین و ئیمان حواڵەی حەزرەتی عەلام الغیوب بکرێن و لە بابەتی کاتی سزادرانیاندا پەلە نەکرێت، چونکە ئەو بیەوێت یەکسەر سزایان دەدات، بشخوازێت بە گوێرەی گەورەی تاوانەکە دوای دەخات و لە ئاخیرەتدا بە سزایەکی زۆر بەسۆ ئازاریان دەدات. تەنانەت ئەگەر ویستیشی لەسەر بێت هیدایەتیان دەدات و دەیان کات بە برات. لەمڕۆوە نابێت هەرگیز ئیمانداران دوعای شەڕ بکەن و دەبێت هاوسەنگی بپارێزن و ڕێز لە بڕیارە خواییەکان بگرن. کاتێک ئەو شتانەی ڕوبەڕوویان دەبنەوە حاڵەتێکی وەهایان وەرگرت کە چیتر بەرگەگرتنی ئەستەمە پێویستە بڵێین: يا قاضي الحاجات ويا دافع البليات اقض حوائجنا وادفع عنا البلايا. لە چوارچێوەی سەبردا سکاڵەی حاڵ و بێحاڵی خۆیان بۆ لای خوا ببەن.